دوای داخستنی بۆ ماوەی 16 مانگ بەهۆی نۆژەندکردنەوە و هەروەها پەتای کۆڤید-19ەوە مۆزەخانەی تەلاری نیشتیمانی سەر لە نوێ بە دیمەنێکی نوێ و هەندێک پێشانگای نوێوە کرایەوە. ئەو بۆ یەک پشووی کۆتایی هەفتەیە مۆزەخانەکە کراوەتەوە. ئێمە کاتژمێرەکان و ڕۆژانی کردنەوەی مۆزەخانەکەمان کەم کردوتەوە. ئێمە تەنها ڕۆژانی هەینی مۆزەخانەکە دەکەینەوە و پشووی کۆتایی هەفتەی ڕابردوو ئێرە قەرەباڵغ بوو. بۆ گێڕانی ئاهەنگی کردنەوەی مۆزەخانەکە دوو پێشانگای نوێی کردەوە. یەکێکیان تایبەت بوو بە گروپی دیزاینی ماس، ئەوەی ڕێکخراوێکە پرۆژەکان بنیات دەنێت بۆ یارمەتیدانی نەهێشتنی نەخۆشیەکانی وەک سیل و کۆلێرا و هەروەها ئیبۆلا. They found that by sort of creating as much outdoor space. ئەوان گەیشتە و دەرەنجامەی کە بەدابینکردنی هەتا دەکرێت ڕووبەر لە دەرەوە لە دیزاینەکانیان بۆ سنتەرەکانی خزمەتگوزاری تەندروستی ئەوان یاریدەدەر دەبن لە کەمکردنەوەی گواستنەوەی نەخۆشی. هەروەها بەشێک لە دیزاینەکانیان ڕێگە بە هاتنەناوەوەی هەوا و هەوا گۆڕکەی باش دەدات و بە تیشکی خۆر و هەروەها بە بینینی دیمەنەکانی سروشت. دووەم پێشەنگا پرۆژەیەکی بیرەوەریە بۆ ڕێزلێنان لە قوربانیانی ئاکامی توندوتیژی بەچەک لە ئەمریکا. پێشەنگەکەش لەلایەن ماس دیزاین بەرهەمهێنرا پێکەوە بە هاو ئاهەنگی لەگەڵ هونەرمەند هانک ویلیس تۆمس، هەروەها لەگەڵ ئێڤری تاون بۆ دابینکردنی بوجە بۆ سندوقی گەن سەیفتی، ئەوەی گەورەترین هەڵمەتگێڕە و لە پێناو دەستکەوتی داراییدا نییە دژ بە توندوتیژیە بەچەک لە ئەمریکادا. 58% of the American population. توندوتیژی ئاکامی چەک کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر لە 58% دانیشتوانی ئەمریکا یا ئەوانەی خۆشیان دەوێن. بۆ ساڵانێکە ئێمە خوازیاری بیرۆکەی بنیاتنانی مۆنومنتێک بووین، چونکە ئاشکرایە ئەوە ڕێگەیەکە بۆ یادکردنەوەی ژیانی ئەوانەی بەچەک لەناوبراون. مۆنومنتەکە لە 4 خانوپێک هاتووە و هەر یەکەیان لە 700 پارچەی شوشە دروست کراوە. ئەوەش بۆ ڕێزلێنانە لە ژیانی ئەوانەی لە ئاکامی توندوتیژی بەچەک جانیان لەدەستداوە. ئەم خانووەی لە شوشە دروستکراوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئێمە زۆر جار پەنجەی تۆمەربارکردن ئاراستە دەکەین و ڕەنگە ڕەخنە لە کێشەکانی وڵاتانی دیکەش بگرین، بەڵام لە ڕاستیدا ئاگداری لاوازی کۆمەڵگەی خۆمان نین. بە گوێرەی ئاماری ئەرشیڤی توندوتیژی بەچەک لە ساڵی 2020دا نزیکەی 20,000 هاوڵاتی ئەمریکایی کوژران. سەرباری ئەوەش 24,000 کەس بەچەک کۆتاییان بە ژیانی خۆیان هێنا. پێشەنگەکە هەتا 25 مانگی سەپتەمبەری 2022 کراوە دەبێت و سەردانکردنی بۆ میوانان بە خۆڕایی دەبێت.